دۆسیەی ئەم شەومان دەکەینەوە کە تایبەتە بەو دزی و فزیە کە لە موچەی فەرمانبەران و خانە نشینان و حتا ئەوانەی کە پارەیان لە بانکداناوە لەکۆ لە بەغدا ناینە سەر ئەوەی زۆرێک لێرە هەندێ لایەن هەندێک کەس دەیانوت با تەوتین بێ با بانقەکانی عێراق لەوەیانی نامەخوایان لێبێ با موچەکانمان لێوە بێ ئەوە تا دەرکەوت دزی لەوەیە نەک لە هەژماری من ئێمە لەسەر ئەم بابەتیان ئەم شەو قسە ناکەین لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر سەبارەت بەو دزیە لەوێ کە لە موچەخۆری داما و لە خانەنشین و لە خەڵکی ئاساییش لە بانکەکانی عێراقەوە دەکرێت میوانەکەمان زۆر بەڕێز ئەندازیار عەلی جەبار ئەلفرەیجی پسپۆڕی بواری قەیرانە داراییەکان ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە بەڕێز عەلی شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشەی ژووری هەواڵی کوردستان 24 خوێندنەوەتان بۆ دزینی پارە موچەی موچەخۆران و خانەنشینان و خەڵقانی تر چییە لە بانقەکانی عێراقەوە ئەمانە هەمان ئەو بانقانەش بوون کە دزی سەدەیان لێ ئاشکرا بوو خوێندنەوەتان بۆ ئەوە چییە بۆ وایە تعتبر هذه المشكلة هي واحدة من بەڕاستی ئەم کێشە یەکێکە لەو کێشانەی کە دەگەڕێتەوە بۆ نەبوونی متمانە بە سیستمی بانکی لە عێراقدا ئەگەر بە پێودان گۆری بگرین ئەم کێشەیە دووڕەهەندی هەیە کێشە یەکەم پەیوەندی بە ئاسایشی سایبەریەوە هەیە بە تایبەتی لە بەکارهێنانی ئینتەرنێت لە عێراق بە شێوەیەکی گشتی و لە نێوانیشیاندا سیستمی بانکی و دواتریش دزینی داتای ئەو کەسانەی کە هەژماریان لە بانکەکان کردوێتەوە بە تایبەتی ئەوانەی فەرمانبەرن یاخود ئەوانەی کە خانە نشینین لەگەڵ خودی تۆڕی بانکەکاندا ئەم دوو کێشەیە هەنم ئێستا بۆتە کێشەیەکی زۆر گەورە لە ساڵی 2024 چەندین تاوانی دزینی پارە لە هەژمارە بانکیەکان تۆمارکراوە نزیکەی یاخود زیاتر لە 700 حاڵەتی دەو شێوەیە لە وەزارەتی ناوخۆی عێراق تۆمار کراوە تا خەڵک سکاڵایان کردووە لە ڕێگەی هاکردن و بەکارهێنانی زانیاری تاکە کەسی بەشداربوون و خاوەن هەژمارەکان دواتە پاریان لە هەژمارەکان دزیەوە یەکێکە لە سەرپێچی ئەمنیەکان کە لەوێ تۆمار کراوە زۆر باشە بەڕێز عەلی بەڵام ئەمە چیمان پێڵێ ینی لە عێراق داواکەن خەڵق پارە لە بانک دابنێ یا پارەکەی لە بانکەوە ڕابکێشێ کە ئێستا دزیەکە لە ناو بانقەکە ببێ کەواتە ئیتر چ سیقەیەک بە بانقە عێراقیەکان ئەمێنێ هۆکاری ئەمەیان چییە ئەمە بۆ ئەوە ئەگەڕێتەوە سیستەمی بانکی لە عێراق لاوازە یاخود نەخێر سیستەمی دزی و فزیەکە زۆر بەربڵاوە هذه المسألة نبدأ بها بعدة مشاكل. ئەم پرسە چەند بەشێک دەگرێتەوە بەشێکیان پەیوەندە بەوەی کە هەندێک لە فەرمانبەرانی نێوکەرتی بانکی دەستیان تێوەگلاون لە پێدانی زانیاری بە باندەکانی هاکردن وڵەوانە لە پێدانی وشەی نهێنی و زانیاری تاکە کەسی هەڵگرانی کارتی بانکی لە بانکەکاندا و دواتریش حاڵەتێکی زۆر خەتەرتر هەیە و تەنانەت بەشێک لە ئامارە نێودەوڵەتیەکان ئاماژیان بەوە دەکرد کە عێراق لە پلەی 120ەمە لە ئاسایشی سایبەری بە ئاسایشی ئەنتەرنێتی بە شێوەیەکی گشتی ئەم مەترسیانە مەترسی زۆر گەورەن و دەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە متمانە نەمێنێت بە سیستمی بانکی لە وڵاتدا چونکە تۆ ناکرێت متمانەی هاوڵاتی بە سیستمی بانکی زیاد بکەیت لە کاتێکدا کە تۆ حاڵەتی لەو شێوەیە هەبێت یاخود کێشەیەک لەو شێوەیە گەورەتە بێ و ئاور لێ نەدەیتەوە سەرباری ئەوەی کە چاودێریکردن لەلایەن سیستمی بانکی کە دەوڵەت حکوومەت بەڕێوە دەبات لاوازە و ناتوانێت چاودێری پرۆسەیەکی وها بانکی بکات ئەو زۆرە هەڵانە ڕاست بکاتەوە کاتێک فەرمانبەر داتاکانی دزەی پێدەکرێت خود هەر کەسێک هەژماری هەیە بوو تادێ چۆن دەتوانێت هاوڵاتیەکی دیکە متمانە بۆ بانکە بکات یاخود بۆ سیستەمە بانکە بکات کاتێککە بەڵێ کێشەکە گەورەیە کێشەکە پێویستی بە چارەسەرێکی ئازبەرز هەیە ڕەنگە پێویستی بە چەندین مانگ بێ ئەگەر پێویستی بە ساڵ نەبێ بۆ ئەوی متمانەی هاوڵاتیان بگەڕێنەوە چونکە
هاوڵاتی ناتوانێت بە شێوەی پارەی لە بانکەکان دابنێت و متمانە بە بانکەکان بکات یاخۆ بڵێن هەر موچەکەشی لەوێدا بنێت لە کاتێکدا شتی لەو زۆرە دەبینێت و دەبیستێ. زۆر باشە بەڕێز عەلی بۆ خۆت باش دەزانی ئەنی ئەو سیستەمە بانکیە بۆ نمونە بانکی ڕافیدین لەگەڵ کی کارد ڕێک کەوتووە بۆ ئەوەی ئەو سیستەمە بانکیە بەڕێوە ببرێ بەڵام ئێستا کە دزی تیادا دەکرێ ئەمە خەتای کام لایەنە خەتای بانقەکەیە یاخود خەتای ئەو کی کاردەیە یاخود ئەوانەی کە بەڕێوەیە بن جا ئەگەر گەندەڵی گەیشت بێتە ناو بانک ئەکرد کەواتە ئەبێ یەکجاری ئێمە فاتحە لەسەر هەموو لایەنەکانی کە بخوێنین. خلينا نبدأ نفكك هذا الموضوع. بۆی بابەتەکە بە تەواوی هەڵبۆشێنینەوە. پرۆسەی ڕێخستنی موچەکان یاخۆت تەوتینکردنی موچە بە بانکیکردنی موچە کە لەلایەن بانکی ناوەندیەوە دەسەپێنجێ بەڕاستی شتێکی دەستوری نیە لەبەرەوەی ناکرێت هیچ پارەیەک لە پارەی موچەخۆران وەربگیرێت یاخۆت بگەردرێتەوە بە پێبڕیاری دادگای فیدرالی بە واتای کاتێک کەسێک موچێ پێدەدرێت و فەرمانبەرە لە حکوومەتی عراقی دەبێت بتوانێت ئەو موچەی بەتەواوی وەربگرێت بەبێ ئەوەی هیچ پارەیەکی لێ بگەڕێتەوە لەو نێوەندەدا کۆمپانیایەکی نێوەندگیر هەیە کە موچەکان دەدات ئەو کۆمپانیای پارەکە بۆ خۆی دەبات بەشێکی کەوتە ئەمە دزیە بە ڕۆژی ڕووناک و دزیەکی زۆر مەترسیداریش و بۆیە بنەمای ئەم سیستەمە بنەمای تەوتینکردن لە عێراق نایاساییە و قۆناغی دومیشی ئەوەیە کە ئەو زانیاریانەی یاخود ئەو سیستەمەکە کێ کۆنتڕۆلی دەکاوە کێ دەیپارێزێت ناوەکانیان لەکوێ داتاکانیان لەلایەن کێوە پارێزبەندی بۆ دابین دەکرێت تەواوی ئەو زانیاریانە دەبێت لە چوارچێوەی سیستەمێکی ئەلکترۆنی پارێزراو بێت لە ئاستێکی بەرزدا بە شێوازێک کە تۆ بتوانی هاوڵاتیان دڵنیا بکەیتەوە لەوەی ڕوبەڕووی کێشە نابێتەوە لە کاتێکدا عێراق لە پلەیەکی زۆر دوادایە لە هێرشی ئەلکترۆنی و ئاسایشی سایبەری و هەموو دەستگاکانی دەوڵەت قابلی ئەوانە هاک بکرێ و ناکرێ ئێمە پشت بە سیستمێکی لەو شێوە بەستین لە دزینی پارە لە دزینی موچە لە دزینی ناو لە دزینی داتا هەمویان دەبنا هۆکاری نەمانی متمانە لەلایەن هاوڵاتیان خانە نشین فەرمانبەر ئەگەر بێت و کێ هۆکارە کاتم زۆر کەم ماوە گەر بە کورتیش وەڵام دێتەوە من سوپاست دەکەم لە کاتێکا وەکو خۆتان دەڵێن سیستەمی بانکی لە عێراق یەکجار لاوازە ئەی موچەخۆر خانەنشینی داما و پەنا بۆ چۆ ببا لە کاتێکا موچەکەی دەچێتە ناو حسابێکەوە لە بانک و بەڵام لی دەدزرێ ئەی کەواتە ئەم خەڵقە بۆ چۆ بچێت چی بکات ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە سوپاست دەکەم. يعني هناك حتى ممكن نحدد نوع أو بۆ ئەوەی کە زۆری کێشەکە یاخود ڕێگری لەو بابەتە بکرێ یاخود خەڵک چی بکە بە لە مشتێک دەبێ هاوڵاتی تا بتوانێت داتاکانی خۆی بپارێزێ و ڕێگری لەو بکات کە هیچ زانیاریێک لەگەڵ هیچ کەسێک هاوبەشی پێ بکات بە تایبەتی ژمارەی نهێنی بە هەر کەسێکی دیکە بە هەر فەرمانبەرێکی دیکە بۆ ئەوەی کە بتوانێت داتاکانی خۆی پارێزێ ئەمە هەرە گرنگە با پرسی دومیش پەیوەندی بۆ حکوومەتەوە هەیە بەڕاستی دەبێ حکوومەت و بانکی ناوەندی عێراق ڕۆڵێکی چاودێری ئازبەرز بگەڕن بە تایبەتی لا پرسی پاراستنی ئەم زانیاریانە یاخود ئەو داتایانە بۆ ئەوەی ڕێگری لە دزەپێکردنیان بگرن بە شێوازێک کە بەکاربێت دەتوانن سیستمێکی ئەلکترۆنی باشتر بەکاربێنێت ئێمە داوا دەکەین کە پشت بە زۆر باشە شێوازێکی باشتر بەبەشتر لە چوارچێوەی سیستەمی بانکیدا و ئێمە دەمانەوێت بانکە بێ بەڵام دەبێ ئەو بانکانی کە هەنا لە ئاستێکی باشدا بن. زۆر باشە زۆر بەڕێز ئەندازیار عەلی جەبار الفرێجی پسپۆری بواری قەیرانەدارایەکان ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە شەوتان باش.